پەنابەران و ڕەگەزپەرستی لا نیزامی ئێستای جیهاندا ئاستی دەسەڵات و سەروەت ڕەنگی پێستی سپی یان ڕەش چاویشین یان ڕەش شوێنی بە دنیا هاتن تەنانەت مەزهەب و ئاین پێگە و شوێنی کەسەکان و بنەماڵە و خەڵک و تەنانەت وڵاتێک دیاری دەکات کە لێی دەژین. لەوەها سیستم و نەزمێکی سیاسیدا ئینسان لەگەڵ ئینسان بەرابەر نییە و لە ئاکامدا پەنابەرانیش بایەخێکی یەکسانیان نییە. ئەگەر ئەم پەنابەرە لە وڵاتانی دیکتاتۆری و شەڕلێدراوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئافریقا و ئەمریکای لاتین بێت لەگەڵ پەنابەرێکی شەڕلێدراوی ئۆکراینی و ئوروپایی هاو ئاست و هاو بایەخ نییە. پەنابەری ئۆکراینی سپی پێست، چاوشین، ئوروپایی و مەسیحیە. ئەگەر دەرفەتیان بێت سەگ و پشیلەکەشی لە سەبەت دەهاوێن و لەگەڵ خۆیان لە شار و ناوچەی شەڕ دووری دەخەنەوە. بەڵام پەنابەری کورد، عەراب، ئێرانی، تورک، ئەفغانی نەچاوی شینیان هەیە، نەپێستیان سپیە، لەوانەشە موسڵمان یان بێدین بن و هەر بۆیە نەتەنیا لەگەڵ پەنابەرێکی ئوروپایی ئەرزشێکی بەرابەریان نییە، بەڵکو هەموو هەوڵێکیش دەدرێت کە نەگەنە وڵاتانی ڕۆژاوە لە ناو دەریادا نوقم بن، لە سەرما و بەفردا ڕەقەڵێن و زۆرترینیان تا دەتوانن دیپۆرت بکەن و بیانگەڕێنەوە بە وڵاتێک کە لەی هەڵاتون، تەنانەت ئەگەر ئەشکەنجە، زیندان ویان سێدارش چاوەڕوانیان بکات. قەیرانە سیاسیەکان، شەڕ، قاتی و ئاوارەی زۆر جار شەڕەقسە سیاسیەکان و ڕووبەندەکان لادەدەن و ڕوخساری سیستمە سیاسیەکان، سیاسەتوانان و تەنانەت خەڵکی ئاسایی ڕوونتر و ئاشکراتر نیشان دەدەن. شەڕ لە ئۆکراین جوانی و ناحەزی، خێر و شەڕ، چاکی و خراپی، ئینسانی و نائینسانی بوونی سیستم و نەزمی سیاسی ئێستای زیاتر لە جاران خستە ناو لاپەڕەی یەکەمی ڕۆژنامەکانەوە و یان لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە دیمەنی ڕوون و ئاشکرای خۆی لە ناو ماڵەکاندا بە خەڵک نیشاندا. هەروەک دەریایەکی تۆفانی کە هەموو زبڵ و زاڵە ڕژاوەکانی ناو دەریا و یان هەموو نەهێنیەکانی قوڵایی دێنێتە لێواراوەکان، شەڕ و قەیرانی سیاسی و یان سروشتی جەوهەری نەزمی زاڵ لە ماوەیەکی کورداوە بە باشترین شێوە خۆی لە پێشچاوی خەڵکی جیهان ئاشکرا دەکات. سلافۆی ژیژێک، فیلسوفی بەناوبانگی خەڵکی سلۆڤینا، لەم پەیوەندەدا نووسی: دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین دووبارە لەوەی کە هاوڵاتی سلۆڤینیام هەست بە شەرم دەکەم. دەوڵەتی سلۆڤینیا دەست بەجێ ڕایگەیاند کە ئامادەی وەرگرتنی هەزاران پەنابەری ئۆکراینیە کە لە دەست داگیرکاری نظامی رووسیا هەڵاتون. زۆر باشە، بەڵام کاتێک ئەفغانستان کەوتە دەست تاڵبانەوە هەر ئەم دەوڵەتە ڕایگەیاند بوو کە سلۆڤینیا بە هیچ شێوەیەک ئامادەی وەرگرتنی پەنابەرانی ئەوێ نییە. پاساوێکە هەبوویان ئەوە بوو کە خەڵکی ئەفغانستان دەبوایە لە جیات هەڵاتن خۆراگریان کردبایە و بە چەک دژ بە تاڵبان خەباتیان کردایە. چەند مانگ لەمەوبەر هەر بەم ئیستدلالەوە کاتێک هەزاران پەنابەر لە ئاسیاوە هەوڵیاندا تا لە سنووری بلاڕووسەوە بچنە لە هێستان، دەوڵەتی سلۆڤینیا بە ئیدعای ئەوەی کە ئوروپا لەژێر پەلاماردایە تەنانەت پێشنیاری یارمەتی نظامی با لە هێستان کرد. وێ دەچێت دوو جۆرە پەنابەرمان هەبێت: ئێمە واتە ئوروپاییەکان کە پەنابەرانی ڕاستەقینەین و ئەوانەی کە لە جیهانی سێهەمەوە دێن و لایەقی میوانداریەتی ئێمە نین. دەوڵەتی سلۆڤینیا لە تویتێکدا کە لە 25 فێڤریە واتە یەک ڕۆژ دوای هێرشی رووسیا بڵاوی کردەوە ئەم جیاوازیەی بەڕوونی نیشاندا: پەنابەرانی ئۆکراین لە چاو ئەفغانستانیەکان بە پێشینەیەکی مێژوویی، ئاینی و کللتوری تەواون جیاوازەوە دێن. کاتێک ئەم تویتە هەراوهوریای لێکەوتەوە بە خێرایی سڕیانەوە، بەڵام بۆ ماوەیەکی کورت دیوی ناحەزی حەقیقەت لە چرای جادووییەوە هاتبووە دەر. کەم نەبوون سیاسەتمەداران، ڕۆژنامەوانان، شیکاران و کاربەدەستانی دەوڵەت کە لە چەند هەفتەی ڕابردوودا بە گڕوتینەوە دفاعیان لە پێویستی جێگیرکردنی ملیۆنان کۆچبەری ئۆکراینی دەکرد. ئەوەش لە حاڵێکدا بوو کە هەر ئەم کەسانە حازر بوون بە هەر قیمەتێک کە بووە بربەدەیان و سەدان ویان هەزاران پەنابەر و کۆچبەری غەیرە ئوروپایی بگرن و نەهێڵن بگەنە شوێنی ئەمن لە ئوروپای ڕۆژاوە. ڕەگەزپەرستی و ڕاسیسمی نەهێنی و ئاشکرای سیاسەتوانان بە تایبەت
لە وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵات و میدیا تەبلیغاتیەکانی ڕۆژاوا هێندە لە نێوان پەنابەری سپی پێست چاوشین مەسیحی و ئوروپایی لەگەڵ پەنابەری ڕەش و غەیرە ئوروپایی جیاوازیان داناوە کە دەکرێت لەگەڵ سیستمی ئاپارتایت لە ئەفریقای باشووری پێشوو ویان لە ئیسرائیلی ئەمڕۆ هەڵسەنگێندرێت. لە جەریانی شەڕ و قەیرانە کۆمەڵایەتیەکاندا مافی مرۆڤ پەیمانە نێونەتەوەییەکان یەکسانی ئینسانەکان بە هەر ڕەنگ و مەسهەبێکەوە هیچ بایەخێکی نییە و لەگەڵ پوچ و بێناوەڕۆکبوونی هەموو ژێستە سیاسیەکان بەڕەوڕووین کە نیشانەی نابەرابەری قوڵی ئینسانیە تەنانەت لە بواری کۆچبەری و پەنابەریشدا.